من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەخشندەکان دڵە سەخاوەتەکان ئەوانەی هەمیشە بیریان لەوەیە ئەگەر تیکەیەکی زیادان هەبێ ببەخشن بە خاوەن پێداویستی تایبەت و هەژار و نەدار و منداڵانی بێباوک لە هەموو سەردەم و ساتێکدا خێر دەکەن. ئەگەر لە وڵاتە هەرچی قات و قوڕی و ناڕەحەتی و ناخۆشی بێ ئەوەی کە بیانەوێت هاوکاری خەڵکانێکی هەژار و نەدار بکەن گوێ بۆ نادەن ئاخۆ کار و کەسابەتیان کەمی کردو و یاخود بازرگانیان لە نزم بوونەوەدایە. بۆیە هەمیشە هاوکاریەکانی ئێوە لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەبێتە خەرمانێک منداڵانی بێباوک و هەژار و خاوەن پێداویستە تایبەتەکان لە ژێری دەحەسێنەوە. بابزانین ئێوەی خێرخواز و بەخشندا چۆن جێ دەستان دیارە و چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی دەوروبەری شاری هەولێرمان کرد. لەوێ ماڵێکی خاوەن پێداویستی تایبەتمان بێوە ناسان بۆی لە ڕێگەی ئێوەی خێرخوازەوە جاران ئەو هەیکەلیان هەبوو بۆیان تەواوکەین. بابزانین بە هاوکاریەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست چۆن دەستی میهرەبانیتان گەیشتە ئەم ماڵە و چیان بۆ کراوە و پێشتر ژیانیان چۆن بوو و ئێستا ژیانیان چۆنە. سێ ساڵە خانیمان نەبوو ئەو هایکەلێک بوو بەخشینەی شاد لۆی تەواو کردین و خوا خێریان بنووسی و لە کرێچیاتی ڕزگاریان کردین و معاشەکمان نەبوو ئیمکانێتمان نەبوو تەواییکەین و پێمان تەواو نەدەکرا و ئەوانەش پێ هەستان و لۆیان تەواو کردین و سێ ساڵ لە چاوەڕوانیدا بووی. سێ ساڵ لە چاوەڕوانیداون بخۆی کرێچیش بووی. کرێچیش بووین ئەرێ وەڵڵا پێشتر هەیکەلێکی ڕوت و ڕوت بوو لۆیان ئەو هاالێ کردین و ئەمیان کاسی کردیەوە و سەقفسانەویان کردیەوە و کارەبایان تێخستیە و ئاو و سپیکاری و لۆیان تەواو کردینە ئەوانە وەڵڵا بە 5 ساعت کرد پێمان تەواو نەدەبوو ئەوە بە بێ سوعبەت ئەرێ بەخۆی ئیشی وهەمان نییە کاکە لەمارێز دەست خێرزانی ئەدوێنە ئەوانەش لۆیان تەواو کردین و خوا خێریان بنووسی و زۆرەی ئەوەیە نووسنەیە ئەو هۆلەیە و دیوەخانەکەیە و قورفەک لەسەرەیە و بەیتونەک و حەمام و ئاودەست و هەموو هەمووی تەواو بوو هەمووی مەخسەل و هەموو شتیان تێخستێ دەرکەوت پەنجەرەش تێدا نەبوو دەرکەوت پەنجەرە هیچ پێوە نەبوو معەزەرەی پێوە نەبوو هیچ پێوە نەبوو وەڵڵای ئێستا ئیلا فەرزەی خوای لە هیچمان کەم نییە ئەرێ وەڵڵا مەریان حالەچنێت 4 قاپان بینە و مالە تەواو هیچ کەمان نایە ئەرێ بەخۆی. کاک سعیدیان چەند سەرخێزانەوە؟ 10 کەسی 10 سەرخێزان خانوو ئەم خانووی خۆتیان کرێە چەند کرێ دەی لێرە؟ 325 10 سەرخێزان لەم خانووە خانوویەکی کۆنە و لە هەفتاکان وەبزام دروست کراوە. بەێ لە هەفتەیەکان دروست کراوە بەدەستانە دلۆپەی دەکا ساردا مەکشوفە. گرفتت چی ئێستا چیت هەیە خێرخوازان هاوکاری بکەن؟ هاوکاری بکەن ئەو هەیکەلە بێت تەواوکەن ئەمەش لە کرێچی ڕزگار بین و هەیکەلەکە لەکوێیە؟ هەیکەلەکەم لە دووسەرەیە. دووسەرە چەندێکە خەریکی ئەو هەیکەلەی؟ وەڵڵا 2 ساڵە کرایە لێوێندرێ بخۆی ئەو سال دەبتە 3 ساڵ
بەچی کرد خێرخواز و خزم و دۆست خێرخواستەوە والله کابراایەک لە سناعی عەردەکەم هەبوو عەردەکان لۆ کڕی بووم وتی چل وەرەقە سودە دەمێ ئەو سابرۆ بیکە هەیکەلەکە ئەو هەیکەلە بە تەمای خێرخوازی نەبی پێم تەواو نابی والله زۆر خۆشە خانێکی پێمان تاوا نەدەکرا بەخوای ئەو بە 5 ساڵیش پێمان تاوا نەکرا سەلاجێ و خەساڵێ ئەم شتەچیانەوەی نانی ماری ئاوابی وڵا زۆر ناخۆشە هەبێن لە خانی کریمی زۆر سەرمان بە خۆی دەهات بەخوای هیچمان پێ ئەوە نەدەکرا ها بە پەلەپەس سەرمان کەمان پێ ئەوە دەکرا لەکری خانێکە دەستان خۆشی مارتان ئاوابی خانەشە بێ خۆشە لەو کۆچە خانێ پیسی بینە ئێرە منە وەزیاد بخوایە سعیبی نییە دەستان خۆش بی ماتان ئاوابی کاکەم گۆش پێشان نامارمان هیچ نەبوو بەخوای هەموو کەون بوو چەند سارا بەو کەونەمان بتەسەری ئێسش مارەش خانیان لۆینانە ماری دەستوان خۆش بی ماری ئاوابی وڵا سەلاجەیە و غاز پێنج چاوەیە و کومبارە و نینەوە هەموو شتەشی لۆینانی ماریان ئاوابی هیچی کارەبایە هەموو شتەشی لۆینانی وڵا ئێستا زۆر لە خۆشینە ئێستا هەبێت لە خۆشی لەو کەچە خانی لەو مارە خۆشە بینە ئێرە چمان نەبوو ژانش بە ناخۆش دەبینە سەرێ چمان نییە و بەخوای خێرتان دەگاتی لۆمان تەواو بکەن و خانەکە بستێن ناوێ لەوەی بستێن دەرێ لەو ژانی بەوێنە دەرێ ئەو بی خانەکەی دەخۆینە خۆمان ونیە خێرتیان دەگاتی لۆمان تەواو بکەن و ئەو 2 ساڵە ئەو خانەمان تەواو نەکردیان بەخێرهاتنی بەرنامەی بەخشندەکەم بەخێربێن سەر چاوان زۆر سپاستان دەکەین لە بۆ هاتنتان و هاوکاریکردنتان لە بۆمان ئەمە پێشتر لە خانێکی بەکرێی زۆر خراپ و ناخۆشدا بووین و ژیانەکی ینی بڕک بە ئەوەی بوو زۆر مەزبوط و ئەوە نەبوو ئێستا کەش بە هاوکاری ئێوە و ئەو خێرخوازانەی هاوکاریان کردین هەیکەلەکەیان لە بۆ تەواو کردین و خانێکی ڕێک و پێک و خۆش و مارەی بە کاملیانداناوانەش پێشتر باسییان کرد چ هاتیە و ئەلحەمدولای لە خۆی بەزیاد بی و خێری هەموو لایەکتان بنووسی مەمنونی ئەو خوددایە گەورە و هەموو لایەکچین و خخوای پاداش ئەز پاداشی هەمویان بداتەوە یا ڕەبی خۆ دەزانی ژیانی ژەگەر هەر لە کلیسایەتی دابی مندارت تەڵەبە بیگە لە زەحمەتە و ناخۆشە و هەتا شتەشان لە بۆ دابین دەکەی هەیەەوە لە بۆ مەکتەبی و لە بۆ پاس و لە بۆەوەی و ناچاری و ناخۆشی ئێستا کەش ئەلحەمدولای لە خۆی بەزیاد و خدای گەورە لەو ژیانە لە بۆ ژارێنان زۆر مەمنونی ئەو خوایە گەورە ئەو خێرخوازانەینەوەچی هاوکاریان کردنەوە دەستیان خۆش بی زۆر زۆر مەمنون و خۆ ئەزل و پاداشی چاکە و خێریان بداتەوە یا ڕەبی
ئەگەر ئەمەش بژێویمان بڕک باش بایە و کرێت زیادمان پێ بدرا بە دەمانتانی خانێکی بڕک وها بگرین ئیدارەی لەناو بکەین بەس ئیدارەی عنی بە مەجبوریە مەداوامان لە خێرخوازان ئەوەیە یارمەتێکمان بدەن هەتا پێیان دەکرێت ئەو خانووەمان بە تەواو بکەن ئەوە 2 سال زیاترەوە لە بۆ 3 سالی دەچی ئەویش عردەکەش بە پارەی خێرخوازان کرایە بەخوا هێکەلەکەش بە پارەی خێرخوازان قیت کرایتەوە ئەگە داوەش لە خێرخوازیش دەکەین یارمەتێکمان بدەن و هاوکاریمان بکەن. ناومال و کەلوپەلیش ئەو کۆمبارەیان لۆ کڕینە سەلاجیان لۆ کڕینە فرنەچیان لۆ کڕینە تەباغەشی غازیان لۆ کڕینە غەسالەچیان لۆ کڕینە کەوەنتەرەك ینی پێشتر ئەشیای ناوەڵشتان نەبوو یان کۆن بوو کەوم بوون هەموو کەوم هات تەماشایان کردی هەموو کەوم بوو ئەرێ بەخۆی. کاک سعید ژیانی خەڵک لە کرێچێتی چۆنە بە تایبەت خانووەکەش کۆن بێ کە پێشتر لە خانوویەکی کۆن بوون ژیان چۆن دەڕوا لە کرێچێتی چۆن ژیان بەڕێ ئەەکەن هەروە دەکە دەبتە سەربانگ و خانێکی خراپ و هەموو دلۆپەی دەکرد و بەخۆی خانێکی خراپ و وەڵعاسر زەحمەتە و کرێتیاتی زەحمەتە ناخۆشە تا چەند ژیانتان گۆڕا بە تاواکردنی و هەیکەلە تا چەند زۆر ژیانمان گۆڕایە زۆر کەیفمان پێدێ ئەرێ بەخۆی ئەرێ وڵا زۆر کەیفمان پێدێت. بنای خۆی گەورم میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە کارەکانی هاوکاریکردنی خەڵکی هەژار و نەداری و نەخۆشان و هەروە خاوەن پێداویست تایبەتە لە هەرێمی کوردستان. دیارە ئێمە وەکو نووسینگەی هەولێر دوای ئەوەی کە هاوڵاتی مام سەعید عەوڵا کە دانیشتووی شاری هەولێرە و دەسەر خێزان و خۆی خاوەن پێداویستی تایبەتە و کار و کەسابەتێکی وەک پێویستی نییە بتوانانی بژێوی ژیانی خۆی دابین بکات یاخود کرێی خانووەکەی دابین بکات. ئێمە وەکو نووسینگەی هەولێر دوای ئەوەی کە سەردانیمان کرد و بینیمان کە کەسێکی هەژارە و هەروە بینیمان کە کۆمەڵێک سەرخێزانن و ناتوانن ژیانێکی ئاسایی بەسەر بەرێن بۆیە بە پێشتان زانی کە هەیکەلێکی هەبوو لە دووسەرا کە دیار لە دەوروبەری هەولێر بوو توانیمان بە هاوکاری خێرخوازان ئەم هەیکەلەی بۆ تەواو بکەین و بتوانین خانوویەکی نوێی بۆ دروست بکەین. جگە لەو خانووە دیارە ئێمە بەڕاستی ناوماڵی تەواویشمان بۆ دابین کردووە کە پێک هاتووە لە تاقم کەونتەر و هەروەها تەواوی ڕاخی ناوماڵەکەی و هەروە تەباغ و غەسالەی تۆماتیک و کۆمەڵێک لە پێداویستی ناوماڵ و هەروە کارەباییات بۆیان. دیارە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام بیری لەوەی کردوێتەوە جگە لەوەی کە خانوو دروستکە بۆ منداڵانی بێباوەک وە سەرپەرشکردنی منداڵانی بێباک و دووریان خاتەوە لە کرێتی و ئەوانی ژیانێکی سادە بەسەر بن دیارە بەردەوام یەکێ لەو چینانەش کە خاوەن پێداویست تایبەتن لە هەرێمی کوردستان کە نەتوانن ژیانی بژێ ژیانی خۆیان دابین بکەن وهروها نەتوانن کرێی خانووەکانیان بدەن. بەڕاستی ئێمە پێشمان زانی کە ئەم خانووە بۆ مام سەعید دابین بکەین و لێرەشەوە بەڕاستی دەمەوێت سوپاسی تەواوی هەموو ئەو خێرخوازانە بکەین کە هاوکارمانن لە دروستکردنی خانووەکان یاخود هەر بەرنامەیەکی تایبەت کە دەستگای خێرخوازی بەخشین ئەنجامی دەدات و پیشانی دەدات و خێرخوازان بەڕاستی هاوکارمان دەبن بۆی بتوانین سەرکەوتوو بین لەو پرۆژانە.
دیارە ئەم خانۆش کە تەواوکراوە بەڕاستی جگەلەوەی کە کۆمەڵێک لە خێرخوازان لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بەڕاستی کۆمەک و یارمەتیەکانیان دەگەیاندا تەواوی نووسنگەکانی هەرێمی کوردستان و ئێمەش بەڕاستی هەر جارەی لە شوێنێک و لە گەڕگێک و لە شارێک توانمە خانوویەک بۆ چ خاوەن پێدەست تایبێت بێت چ بێ باوک بێ بۆیان دابین بکەین. دیارە ئەم خانۆش بەڕاستی لە ئێستادا ئێمە دیارە تەوامان کردووە و تەسلیمی ئەم خانەوادەیە دەکەین و بە هیوای ئەوەی کە ئینشاڵڵاوانی ژیانێکی ئاسایی بەسەر بەرن و لێرەشەوە بەڕاستی سوپاسی هەموو خێرخوازانە دەکەین کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینن بەگشتی و بە تایبەتیش لەم خانووی کە لە دەوروبەری هەولێر کە ئێمە تاومان کرد و چ لە ڕووی مادیەوە هاوکارمان بن، چ بە دوعایەک هاوکارمان بن، چ بەوەی کەلوپەلی کارەباییار بیان کەلوپەلی ناوماڵەکەی کە دابین کرات، چ ئەو کۆمپانیانیایی کە هەندێک لە پێداویستەکانی خانووەکەیان دابین کردووە. لێرەوە ئێمە بەڕاستی سوپاسی ئەو خێرخوازانە دەکەین و پێیان دەڵێن خی گەورە پاداشتان داتەوە. ئەم خانووی کە دەبینین ئەوەش بەرهەمی هاوکاریەکانی ئێوەیە و ئەم خانەوادە و سەدان خانەوادەی تر دیارە دڵخۆشکراون کە تاکو ئێستا زیاتر لە 150 خانی و زیاتر لە 150 خان و دروستکراوە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاریەکانی ئێوە. ئێمە دوعاتان بۆ دەکەین و هیوادارین لەگەرمان بەردەوام بن بۆ ئەوەی دەستگای خێرخوازی بەخشین 11 ساڵە بەردەوامە و لە داهاتووش هەر بەردەوام بێت. ئەگەرچی ئێستا لە هەرێمی کوردستان خەیرانێکی قۆڵی داراییان بۆ خەڵکانێک لە هەرێمی کوردستان دروست کردووە و تەنانەت موچەخۆرەکان بە 2 مانگ جارێک موچە وەردەگرن. کار و کەسابەت بە شێوازێکی زۆر قوڵ پەکی کەوتووە. بەڵام خێرخوازان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستی سۆز و دەستی میهرەبانی و هاوکاریان هەر بەردەوامە و ئەو تا بینن لە دەستگای خێرخوازی بەخشینەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ هەژارەکان دڵخۆش دەبن و کرێچەکان لە کرێچێتی ڕزگاریان دەبێ و خانووەکەلا و ناخۆشەکان بەم شێوازە ڕەنگەکرێن. کاتێک ئێوە ئەبەخشن چۆن میهرەبانی و سۆزی ئێوە دڵی خەڵکانێک خۆش دەکات کە چەندین ساڵە بە هیوایەتی ئەوەیە بچێتە ناو خانووی خۆی و لە کرێچێتی ڕزگاری بێت. بەڵام کاتێک ئێوەی بەخشندە ئەبەخشن هەژارەکان دڵخۆش دەبن و ناڕەحەتی و ناسۆری ژیانیان کەم دەبێتەوە. خۆتان بینیتان چەند مانگێک بەر لە ئیستا ئەم هەیکەلەمان بێ ئەوە ناسان کە ئەماویست ڕۆژگارێک بێ و بەم شێوازە تەواویکەین. سپاس بۆ ئەوەی خێرخواز و بەخشندە کە توانیتان دڵی کاک سەعیدی خاوەن پێداویستی تایبەت خۆش بکەن و هەیکەلەکەی کە ماوەی 3 ساڵە بە دیاریەوە دانیشتبوو بۆی تەواو نەدەکرا بۆتان تەواو کرد و لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوما. چەند خۆشە کاتێک تۆی خێرخواز دەست هەیە لە ئاودانکردنەوەی خەڵکانێک کە خۆیان ناتوان ماڵی خۆیان ئاودان بکەن و هەیکەلەکانیان تەواو بکەن. بۆ لێرەوە بە ناوی دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاس بۆ هەموو ئەو کەسانێکەوە هاوکارمان بوون بۆ تەواوکردنی ئەم هەیکەلە و دابینکردنی کەلوپەل و پێداویستی. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ خێرخوازانی خۆشەویست. دەستگای خێرخوازی بەخشین جگە بەرنامەی تایبەت بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخوازەوە کە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوکاریەکانتان ئاراستەی سندوقی دەستگای خێرخوازی بەخشینی دەکەن. دەستگای خێرخوازی بەخشینیش راپۆرتی هاوکاری لێ جێبەجێ دەکات
بۆ ئەو کەسانەی کەوا نەخۆشن هەژارن بێباوکن گرفتێکیان هەیە بەڵام ناتوان خۆیان ساڕێژی برینەکانیان بکەین. ئەمانەوەی لە ئاڵلقەی ئەم جارەی بەخشیندا هاوکارەکانی ئێوە چەند ماڵێکی پێ دڵخۆش بکەین و کار ئاسانیان بۆ بکەین. ناوم ئارام ڕۆف ڕەحمانە، دانیشتووی سلێمانی گەڕێکیەکانی سپیگا، خاوەن 4 ساڵ خێزانم لە خانووی کرێچیە. پێشتر ئیشی کرێکاری مەگرێت تووشی نەخۆشی گورچیلە بووم، لەسەر ئەویشم پێ ناکرێت. تقریباً 3-4 مانگژەبێ نەمتوانێت هیچ ئیشێک بکەم، هەر لە ڕێی خێرخوازانەوە یارمەتیان داوم. سەگانش 2 جار ئەمەلیاتی گورچیلەم بۆ کراوە، 2 جار قەستەڕەم بۆ کراوە، 5 جار لێزەرم بۆ کراوە. ئێستاش پێویستم بە لێزەری کێ بۆ شکاندنی بەردی گورچیلە. هەروە سەگانت لە مانگی سێوە کە موعیدم بۆ دانراوە نەمتوانیەوە بچم بە ڕاستیەکەی، ئەو دەسەڵاتم نەوەکە بچمەوە لێزەرەکە بشکێنم، بەرەبەرە بەردەکەشم گەورە بێت. ئەگەر وا بڕوا پێویستی بە عملیاتی کا بێت وێستا لەنێ بچم، یعنی بەم پارە لەم و خێرخوازان وەربگرمەوە هەتاکو سەر لە نوێ عملیاتەکە پێ بکەم و بەردەکە بشکێنم. دکتۆر لە هەمووی بڵێن بەردی گورچی لە بوو، گەورە بوو پێشتر پێم نەزانی بوو. ئیتر سەگانش کە ئەوەشی تیا ئەوش هەر هەمان شتە، ئەگەر بە لێزەرەکە نەشکێ بێستا لە نوێ نەشتەگەریکەوە بۆ بکەمەوە، ئەوش بە نەشتەگەری دەریبم. نەشتەگەرەکەش ڕاستەکەی زۆری دێچێ خۆیان لە 1.5 میلیۆن. یعنی منیشە دەسەڵاتم نییە ڕاستیەکەی بچم. وەڵی پێشتر تا کرێکارەکەمە کرد باش بووم، ئیتر دوایی کەوام لە هەر ڕاستیەکەی یعنی ئیتر دکتۆری زنیاوتی نابێ نەخۆدی لا بکەی ئەو ئیشێکی قرس نابێ بکەی بە گودیەکەی. ئیتر کە منی ژوام لا تقریبا 1.5 میلیۆنێکی ئێستاش بەخوا کرێخانووی پێشوم لەسەرەکە خانەکەم بۆ چۆڵ کردووە. ئێستاکانە ئەمەژوا بۆ 2 مانگە چێ ئەمە ئەمیشم نەیاوە، یعنی بەڕاستی کرێ ئەم خانووە. ئیتر بەڕاستیەکەی 2 مناڵی وردم هەیە، یەکیانم تەلەبەیە ئەوەی ئێستا بەحسابەڵێ بۆ بە ئەلکترۆنی ئەو بە تەمام هەر نەینێرمەوە، چکانی دەسەڵاتم نییە من هەموو مانگێ بچم کاردی بۆ بکڕم و چم ئایپادێکی بۆ بکڕم و داینم لە ماڵە سایی پێ بکەم. ئەگەوتم بزانێکم هەروایە بە تەمانیم ئەوش بنێرم بۆ مەکتەبەکە بەڕاستیەکەی. لە سای خێرخوازانەوە سای جەنابتانەوە تقریبا باشم، یعنی خەڵک هاوکاری ماکە. بەڵێ وەڵی من ڕاستیەکەی پێویستم بە ئەو لێزەرێ، ینی ئەو لێزەرە بێ بچم تاقیب بکەمەوە ئیتر بە تەمای خوای گەورە شکاندی نێشکاند ئەبێ سەر لە نوێ بە نەشتەگەری دەریکەمەوە. کاگەنەمگان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێز هێناوە، داواکانی لە خوای پەروەردگار کارد بۆ ئاسانکە و خوای پەروەردگار بەیەکجاری شیفات بە و لەو ئازار و ناڕەحەتی و ناخۆشی چەندین ساڵە بۆت ئاسانکە و دەستکەیتەوە بە کار و کەسابەت ئینشاءڵڵا. ئێوەش بەخێوێن سەر چاو خێری ئەوانش بنووسەکەی یارمەتیاندا خێری ئەوش بنووسەکەەوە هیلاگەوە ماندۆ بن و یارمەتیدانی و خەڵکو و هەژارە و ژیوادارم بتوانم بیەم بە حەقی لێزەرەکە و بەردەکەی بێ بشکێم و لە جاتم بێ و خێری و ئەوانش بنووسەکە یارمەتی و خەڵکو و فەقیر و هەژارە.
لە 2010 نەخۆشم چەند دکتۆر چوم هەرچی چارم نەکرا هەتا عملیات بکەم ئیتر کەس نەبوو یارمەتیم بە بەس خوای گەورە ئیتر قەرزم کردووە تا ئێستا نەخۆشیەکەم پشتم بوو فەقەراتم ئیتر ژیانی لێ تاڵ کردبووم نەمەزانی چی بکەم بەخوان ئاگام لە مناڵە نە هیچ شتێ ئەو لە 2010 من ئاوا کەوتوم ئیتر هاتمە لای ئێوەتم بەشکە ئیشەڵا یارمەتیەکەم بن ئیتر ماڵی ئێوەش ئاوا بێەوە تا هاتون ئێستا یارمەتیمێن زۆر مەمنونتانم وڵی معیشەتمان بەس کوڕێکم هەیە ئەو کوڕمیشمان بۆکە معیشەتمان بەس کوڕێکم هەیە کوڕەکەم ڕۆژی بە 10,000 ژەکە ئیتر هیچ کەسی کەنی یارمەتیم بە ئەو هاوسەرم هەر هیچ ناکا فەقیرە بەخوا چاومان دەستێ و کوڕێ ئیتر خانوەکەشی شوبرایەکمە ماڵی ئاوا بێ لەگەڵێ ئاوی نییە بەبێ کرێوە بێ شتێ ماڵی ئاوا بێ خۆم نەمتوانیوە هیچ شتێ بکەم بۆ ئەوە بەخوا داوایم نە خەڵکی خێرخواست کردووە لە کەس و کار کردووە پارەم بنێ بوو نەشتەرگە تا ئێستا دینارێکی خۆمیتیانە بووە کە ئەوە ئێستا هاتمتە سەر پێی خۆم خەریکم و دەودایەمەوە سەر پێی خۆم ئیتر هەمووی خەڵک یارمەتییاوە 1 دیناری خۆمیتیانە وڵی ئیتر حەچی لە لای خوای گەورەوە بێ زۆر سواسیەکەم ئیتر پێویستیشم بە پارە شتە و ئەچم بۆ ئایادەوە مستەمڕ ئەوێ بچم بۆ ئایادە ینی لە مایەکە بێ 2 جار سەردانی دکتۆر بکەم وڵی ئیتر ئەوە خۆ دەیبینیست ئەو ماڵەکەمە و سەیری ماڵ و حاڵم کە ئەخواچی خەڵک یارمەتیم نا یەک شتم نیە دکتۆر پێویستم تا 1 ساڵی کە بێ ئاو بکەوی ئەنجایتر بۆ ڕۆشتنیش ئەبێ 2 کەس بێتە ژێر باڵمەوە ئیتر پیاوەمیان کوڕەکەم مێنە ژێر باڵمەوە ئیتر ناتوانم بڕۆم زۆر ڕۆشتنش هیچ نییە نەبینەوە هەمووی شعوشتی خۆمە هەر هەمووی بە پارە ئاکرێ بەخوا کولی ئیشعەیەکی 75,000 و 100,000 و ئیتر هەر هەمووی ئەگەر یارمەتی خەڵک نەبێ بەخوای شعب بۆ ناگیرە من یەکی شعب بە 100,000 لەکوێ گیرە ئیترەوە هەمووی شعەکانەوە فەحسەکان هەمووی لەویایە وڵی تا ئێستا سەدای 20 دکتۆرم کرد هەرتیان عملیات هەرتیان عمل هەرتم بەشکەی شەڵات چابم ئیتر عیلازمە خوار هەمووی مساکەی و 9 سەعات چارەکەی دەدەق تۆ ئێستاش عملیات کردم بە شەو خەوم نییە بە هیچ شێوەیە هەتا بەیانی من هینەکەم لە تاو ئازاری خۆم نازانم چی بکەم خوشکە بەڕێزەکەم ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕ 1 ملیۆن دینارمان هاوکاری بۆ بەڕێستان هێناوە داواکانی لە خوای پەروەردیگار ئازار و ناڕەحەتی و ناخۆشیەکانت کۆتایی پێبێنێت و ئینشاءڵڵە هەڵسیتەوە سەر پێەکانی خۆت و ژانێکی خۆش بەڕێکەن ئینشاءڵڵە خۆشحاڵم بە هاتنتان کە ئەم پارێتان بۆ منێناوە ملیێنێکە زۆر سوپاسانەکەم کەناڵی بەخشین کە یارمەتیتان ناوم زۆرم پارێ بۆ من بۆ دکتۆر و بۆ سەردانی دکتۆرشتمەوێ پێویستمە زۆر ئیتر زۆر یارمەتیتان ناوم مەمنونیەوە کەناڵی بەخشین زۆر سوپاسیەکەم کە یارمەتی هەموو کەسێن یارمەتی هەرژارانێن ئیمناڵی بێ باوکان یارمەتی خەڵکێن کە خانووی بۆ بکەن زۆر سوپاسانەکەم ماڵی هەموو خێرخوازان ئاوا بێ کە یارمەتیتان ناوم زۆر سوپاسانەکەم بەڕێزم پێشەشی بە خێراتتانەکەم من ناوم کاروان ساید حەسەنە لە تاسوژە دانیشم 5 سەرخێزانم بەڵێ وڵا کرێگاریەکەم ئیتر خۆ لە مانگا بەخوا 3 ڕۆژ 4 ڕۆژەچم ئەویش نییە بەخوا بەڵێ وەڵام 13 ساڵە لەم خانوان بەخوا خۆم و خێزانمانی دارەمان تیا کردووەیتەوە خەریکە بڕوخێ بە سەرمانە خێرخوازان ماڵیان ناوە بێ یارمەتیان ناوین هەیکەلێکیان بۆ دۆزیوینەتەوە ئاوەڵا کێشی ئەو خانم بۆ باسکە وڵا کێشەیەم خانووە ئەدڵۆ پۆ شتەکە ئیتر ئەوە هەر ناوێت بچیتە سەربانەکەی پەیژەوشتی نییە بەخوا ناوێت بچیتە سەربانەکەی ئەڕوخێت ئیزوگامەکەی دیارە ئیزوگامەکەی جوان دیارە قاس خێتە سەری دوای خۆشت تەسویرێکە بزانە چۆنە وەڵای ماری هەیە بەخوا هاتووە سەر هینی خێزانم مارەکەەوە خۆی بانگیکە ئیتر لێوا بە خاکە نازێ کوشتم هەروەڵام ماری زۆرە دوو پشکەی پێ ئەو کوڕە چکۆلەکەم لیا دوو پشکە پێوەیە
لە مانگی پێشووە وەڵی مشکی تایە دوو لە ڕوویەوە جرجی تایە هەموو شتێکیە بەخوا هەروەڵا وەڵی لە زستانان ئایتر ئەو هەمووی نایلۆنمان پیاوە وڵایتر ئیدارەمان تیا کردەوە شکر بووین تکاکە وڵا تکە زۆرەکە وڵای خۆتان نەزانن ئەوە تا سێ خانووەکەگەن بە کرێگاری ڕۆژی 15-20 ئەم خانووە بۆ چا ناکرێ هەر بەش مەسلەبی مناڵەکانیش ناکە بەخوا جاری وایە خێرخوازان ماڵیان ناوە بێ هەیکەلێکیان بۆ کڕیم دەسەرەوە ئیتر پاریان هەمی کۆمەکیان بۆ کردو ماڵیان ناوە بێ لەگەڵێەوە وەڵا ئەمەمان فرۆژدار وەڵا بۆیان فرۆشتم و ئیتر لێوێ ئەوە ئیشی تیاکەن هەموو ئیشەکان وەڵاوە ساو کرێگار بەخوایکی پارەی لێوەرنەگرتوم ئەم وەسایە خۆی ئاو ئاوەڕۆ و هەموو شتێکی بۆ داناوم بە بەلاش ئیتر کارە باو هەموو وایر و هەموو شتێکیان بۆ هێناوم خێرخوازان کا کاروانگیان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێز تێناوە بە هیوای ئەوە ئینشاءڵڵا بەشێک لە ناڕەحەتەکانی پێ چارەسەر بکەیت و ئەو هەیکەلەی خێرخوازان بۆیان دروست کردی بچێتە پێشەوە و بم بڕە هاوکارە ئینشاءڵڵا وردە وردە خانووەکە تەواو بکەیت و لەم ناڕەحەتی و ناخۆشی 13 ساڵەکە لەم خانوەژیان بەسەر دەبێت ئینشاءڵڵا بەحەسێن لە خانوو تازەکەتانی زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم بۆم هاوکاریای کە منیان کردم خێریان بنووسێ ئینشاءڵڵا سەرکەوتوو بن یارمەتیانەوە ماڵیان ناوە بێخوا خێریان بنووسێ ئینشاءڵڵا بەخشین من ناوم حەسەن عەلی عەبدوڵڵایە دانیشتووی شاری سلێمانی ڕابەڕین ئیتر گرفتوان خێزانەکەم کچەکەم و کوڕەکەم ئەوە نەخۆشن کچەکە خوێنەڵێنێتەوە خێزانەکەشم قاسەکانی بڵین خوێنی بۆ ناڕات خۆمیش قۆڵۆنمەیە شەکەرە زەخت ئیتر مادەی ئاسن بۆ معدەری دابەزێت مانگانە 250,000 بەس کرێخانوەکە دێن جگە لە مۆلیدەوە ئیتر ئاو و کارە باوانش کوڕەکەشمەوە 2 ساڵە تووشی نەخۆشی گورچی لێ هاتووە ئەمانەیە گرفتەکان ئێمە ئیتر معیشەتشمان هیچ نییە پێشان کوڕەکە بوو بەڵام ئێستاکە هیچمان نییە وەڵڵای کچەکە بە معادلێ بیبێنە دکتۆر بەڵام لەبەرەوە هیچمان نییە بیبم بۆش بێپارە بۆ چۆ ئێترەوە دایکشان هەر هەمان شت کوڕەکەش بەخوا لەبەر بێعیلاجی خەریکە گورچیلەکانی ئەوەستە مامۆستاگیان ناڕەحەتی و ناخۆشیەکانتان زۆرە خی پەروەردگار بۆتان ئاسانکە خی گەورە شفای نەخۆشەکانتان بدا ئێمە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان هێنەوە بۆ ئومێدی ئەوەی ئینشاءڵڵا سەردانی دکتۆری پێ بکەیت و عیلاجدا و دەرمانی پێ بکڕی خی پەروەردگار بکاتە مای شیفا و خێر و بەرەکەت بۆتانی خۆ ئێوە بەڕاستی ینی ئەرکە بینن بۆیکەوە ئیتر 5,000 و 10,000وانە کۆکەنەوانێ بۆ خەڵکو بۆ فەقیر و بۆەوەیکەوە مستحەقە ئیتر خوا جەزای هەموو لایەک باتەوە بۆەوەیکەوە ئێوە و ئەوەشی کەوا پارەکە ئیتر ئەوەشی کە نەخۆشی هەیە خوا شفای بات و پڕ بە پێستی یعنی بڵێن لە ساسەی ئەوەی کە خێر و حەسەنات واناکە سەدەقاکە بەڕاستی جێ خۆیەتی خەڵکێک پارەی هەیە و یارمەتی فەقیر و هەژاروانات لام أحمد صالح قادر لأنه شيء زير نوعهم شو هسه خزانم كريتشيم ما عندي 250,000 يوم علاج ما علاج أنا جارية دسمناك بس يقول بيكرم باش يكرم وأنا علاج أنا نخم رجع قام لخم نامينه إذا نامينه وش خم نابينه جاي قام لخم نابينه دون جوام لا تقول بازار قام
چون دانیشم دەشنێن وەگەڵە بۆ ڕێگە ئەساری لیام لە بازار بەڵێ دەستگەی دەستگەی بە خۆڵمە بۆی نەکەم بەڵێ لەستەشنات ساری لیام ئێوارە ڕۆژ لە ڕۆنگۆڕەکە شتم بەدەستەوە بوو ڕێک ساری لیام فڕێیام گوێم برینار بوو شتانان بەدەست مشکا نەگەشتم ماڵەوە بکار بە ساری خۆی بردمی بۆ خەسانە ماملێک کەس نەکەزانەسم بە چام تاریکە بێت سعادە دانیشم بەخۆم بێتەوە لە حەماڵی ئەەکەم لە جادێکەوە بە عالەبانە جارێکە باشتر بارەکەم 1000 دینارم باتێت 2000 باتێت جارێک یەکشت نییە هیچ نییە باریکەی دوێن چوومەتە بازار تا 2000 پایکەوە یان بەنانی نێوەوە بۆی هیچ نەبووە شەکەر نەبوو هەر نەماوە جارە نەماوە پارە پایەکەی ئەگەم لەگەڵ قورانە بانکەن شتێک بە پایەکەم ئەو لێ ناخوانە یارمەتی منێن ئەمە کتێخانەوە یان دوگانەکان شیان بۆکەم دوای ئانەمەوە ئەنی لەوە پارەکەمە بەڵێ ئیشەکان بۆکەم دوای تبارەکە لەگەڵ حساب کتێخانەکەم بۆکەنەوە ئەمەنێ چوارشەمە بوو عیلاجەکانم سمکردەوە بە دووشەمە دوو پارچەکردن پارچەی لەو پارچەی لەوە بۆی عیلاجەکان بۆی نەکرد بە پێی پارەکە ناتوان ئەم بێسەر بۆ کڕم بۆ دوو مانگی کڕم مانگێ بکڕم ئەبێ شەمەشەم ئەمڕۆ پارچەم کڕێ بێت دوو بانیش پارچەی ترکردماوە لە خەڵک خەرجکەم بێ بکڕم بەڵێ پارەم پێ وایە من کارتۆن دوو پاکەتم لەوە کڕی دوو پاکەتم لەوە کڕی بۆ بەشیمانگان بکە پارەکە پێ نەبێ بەچی شتێکڕی تۆ چێتە چایخانێک پارەی پێ نەبێ بەچی چاخۆیتەوە ڕوو نایە ڕایەک ڕوو دێ دوو جار سێ جارتەوە کابرا ئەگە پارەی لێ نەسەنێ گشتکە دەمە ئەبێ دراوسێ دەیان یارمەتیم بات گەشتکە بەڵێ سەرمای بە دیوارەکە جاریا بەخاوت سەرمای بە دیوارە ناوچەم تەقیوە لەگەڵە یادی بە سوشی دیوارە ئەگەم لە خۆم نەبووە جاریا خۆم عیلاجی ماوەش عیلاجیە گوێم کردتاوە ماڵە عیلاجیشیە خۆی عیلاجی نییە زەختیە زەخت و شەکر و شتێشەیە ماڵەوە کاگی براهیمگیان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێز تێناوە داواکارین لە خوای گەورە شیفا بدات و عیلاجەکانی پێ بکڕی و هیچ نەبێ کرێخانووی 1-2 مانگیشی پێ لەسەر بدە ئینشاءڵڵا دەستان خۆش خێرخوازان بنووسێ و لەگەڵێوەشە عیلاجی پێکڕم و کرێخانی پێ دوو مانگی پێ دوسێ بانگی پێێرم ماڵی خێرخوازەکان ماڵیان ئاوا بێ و لەگەڵێەوە لە شێوەش ساغ بێ کاکەگیان بەخوای مەکرێتچین نەخۆشم نەخۆشی پیاوەکەم نەخۆشی درێژخانەیەتی خۆشم و چاوم ئاوایە ئەبێ لێزەری لێم لێزەرەکەی چم بۆ هەولێر پیانوتم بە پارێکی زۆر بۆتەکە چاوم پەڵەیەکی کەوتۆتە سەر گۆشتی زایە ئەڵێ بە لێزەرە لا ناچێت ئەنجاکە کرێچین بەخوا مێردەکەم پێشمەرگەیە بە دوومان کە ڕەتێمە سوەرەگرین بەخوا خەرزاری دنیاین ئەوە تا خەڵک بخوا لە ڕای خواشتمان بۆیێنێ دایخین و خواردەمەنی شتمان بۆیێنێ کرێچیشم مانگی 200,000 کرێخان و ئەم 4 سەرخێزانی کوڕەکەم بەخوا 15 ساڵە ئەمری 15 ساڵە خۆ ئاگای لێ خسمەتە بەر شاگردی ڕۆژی 5,000 ئەیەنێ بەس بۆ ئەوەی کە هین نەبێ بەشی خۆی بکە باوەڕ قەناعەتی بێ ئەوەی خەڵک نەمان ناتێنیمانە منیش داوای لە خێرخوازان و لەو خەڵکاکەم کە چای لێمانەوە بێت و یارمەتیمان بە کرێچین بەخوا پیاوەکەم ئەوەتان نەخۆشی درێژخایەنێتی ئەوش عیلاجینەکانی ئەوە خۆ ئاگای لێ فەرموو سەیریکەن چاوەڕێی کەرەمی خوا و یارمەتی خەڵکم کە خەڵک یارمەتیم بات و لەم ڕەزالەتە دەرم بێنێ ئەشیای ماڵم فرۆشتە بەس بۆ عیلاج و دەرزودەوە و دەرمان بۆ خۆم پیچم بۆ هەولێر باوەڕ قەنەعاتی بێ و تەلەڤیزۆنەمان 3 مانگە ئیش ناکا شکاوە دەسەڵاتم نێ چم چاکی کەمەوە مناڵەکان هەر دەڵێ دایەفچەومان چاکەڵم ڕۆڵە بەچی بۆتان چاکەم یەک سەلاجە و تەباخێکم هەیە خەسالەکەم لێنێت مەیفرۆشم 20,000 ناپێم کچەکەوتی دایکە مەیفرۆشە سبێنێ چیەکەی خۆ بۆ ناکڕێتەوە ناتوانی جل بشێت و ئەو فاس و تایت و شتە بۆ نیەچێ بەسەر تاونێتش کوێرتەکە دادایمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێستان هێناوە داواکارین لە خوای پەروەردیگار کارد بۆ ئاسانکا و بتوانین نەشتەرگەرێکە بکەیت و عیلاج و داو دەرمانی پێ بکڕی شەڵ
خوا خێرخوازان قبول بکات و خوا تەمەند درێژتان کات و خوا بۆ ئێمەتان بێڵێ یارمەتی خەڵکو و هەژاران بن خۆ پێغەمبەر بێەوەی دنیا و قیامەتتان کە. بەخشین بە خێراتینی ئەم بە ڕێزانە دەکەین کەەوە ئەمڕۆ لێرن طبعاً من بە بۆنی وەزعکە خۆم کرێت چیم و خێزانشم نەخۆش بوو. نەخۆشەکەی طبعاً گرەی هەبوو وەزعی خراپ بوو تر بەپەلە ناچار بووین عملیاتمان کرد. طبعاً کە عملیاتشمان کرد پێویستی بە مەبلەغێ بوو بەپەلەپەل ناچار بووین لە برایەکی بسڵمانی خۆمان مولێنێکمان بۆی قەرز کرد. الحەمدولillah سوپاس بەخوای گەورە یەکەم جارکەوە عملیاتەکەمان ناجح بوو. ئیتر سوپاس بەخوای گەورە و لە خەسخانە دەرمان کرد و عیلاج و دەوایان بووی نووسی و سوپاس بەخوای ساوزەی باشترە و بەڕاستی ئەمە تەشجیعێکی زۆرە بۆ خەڵکان بە تایبەتی ئەوانی کەوا نەخۆشن ئەوانی کەوا کەم دەرامەتن ئەوانی کەوا پێویستیان بە حاجاتی بوو نمونە ماڵ هەیە یان خەسەخانە هەیە. ئەم هاوکاریە بەڕاستی هەموو کەس ڕەنگە دەری نەبڕیان هەموو کەس نەیکایلا دەبێت کەسێکی ئیماندار بێ خواناز بێکەوە ئەم هاوکاریاناکە بەڕاستی زۆر ینی جێ خۆیەگرێتەوە زۆر شتێکی چاکە و باشە. کاک ڕێبواردیارە دەستگای خێرخوازی بەخشین بە پێی توانە هاوکاری خەڵکانێک دەکات کە پێویستیان بە هاوکاری بەخشین بێت چ نەخۆش بن چه هەژار بنیان گرفتێک لە ژیانیانە هەبێ. بۆی تۆ یەکێک لەو کەسانێک کە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین بڕ 1 میلیۆن دینار هاوکاری بۆ تۆ بڕیارداوە ئومێد دەکەین خۆی پەروەردیگار کارتان بۆ ئاسان کە و کۆتا ناخۆشی و نەخۆشیتان بێ و بتوانن ئەو قەرزێکە کردوتانە من بڕ هاوکاری بەخشین بیدەنەوە ئینشاءالله. طبعاً من زۆر دڵخۆشم کەوا ئەم برادرانە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە ئەم هاوکاریان پێشکەشی ئێمە کردووە زۆر سوپاسیانەکەین یا ڕەبی خوا نمونیان هەر زۆرکە و هەر بەردەوام بم لە هاوکاری کەسانی دەرامەت و کەسانی نەخۆش و کەسانی هەژاران خوانمونیان هەر زۆرکە خوا ئەجر و پاداشی ئەوانش بدە کە هەر کەسێ مساهمەی کردووە لەم بەرنامەیە و هاوکاری ئەم برادران ناکا بۆ ئەوەی کەەوە ئەمانش ئەری خۆیان ئەگەێنە شوێنی خۆی زۆر سوپاسیانەکەین زۆر مەمنونیان یا خوانمونیان هەر زۆر بخوا دەست بە باڵاتانەوە بگرێن ئینشاءالله. هەر کاتێ ببەخشن بەم شێوازە کە بینیتان بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەژارەکان بێباوکەکان لێ قەوماوەکان نەخۆشەکان بەسەر دەکەینەوە و هەریەکە و بەشێک لە ئازار و مەینێتەکانیان کەم دەکەینەوە. بۆی جێگای ڕێزە ئێوەی خێرخواز و بەخشندا لەم قەیرانە دارە یەقوڵەدا هاوکاری خەڵکانێک دەکەن کە پێویستیان بە چارەسەر و عیلاج و دا و دەرمان و دروستکردنی خانوو هەیە. بۆی پێتان دەڵێن تا ئێوە ببەخشن بەم شێوازە کە بینیتان خانووی تازە دروست دەکەین و چارەسەری نەخۆش و هەژارەکان دەکەین تا بەرنامەیەکی تر و تا ئاوەدانکردنەوەی ماڵێکی تر و تا جێبەجێکردنی پرۆژێکی تر بەخواتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.